بۆ ماوەی یەک هەفتە لە هەولێر یەکەم پێشەنگای تایبەتی کتێب و سەرچاوە کوردیەکان کرایەوە. لە پێشەنگاکە زیاتر لە 100 دامەزراوەی چاپ و بڵاوکردنەوە و ناوەندی کتێبخانە بەشداریان کردووە لە هەموو بەشەکانی دیکەی کوردستانەوە. نووسەر و خوێنەران کردنەوەی پێشەنگەکە با هەنگاوێکی گرنگ دەزانن بۆ زیندووکردنەوەی کەلتور و زمان و ئەدەبی کوردی بۆ نەوەکانی داهاتوو. هاوکات بەشێک لە دامەزراوەکانی چاپ و بڵاوکردنەوە ئاماژە بە زۆری خواستی خوێنەران دەکەن بۆ کتێبە کوردیەکان. پێشەنگاکە لە 4ی شەشەوە دەستی پێکردووە و تا 10ی شەش واتە سبەی بەردەوام دەبێت. زمانی کوردی بەسەراحەت پێت بڵێم لەم منتەقەیە ڕەسەنترین زمانە بەبێ تعسب. من تعسبی قەومیم نییە، چونکە ئێمە پێویستمان بە مستەڵەحاتی عەرەبی و تورکی و فارسی نییە. ئێستا زمانی فارسی وانە، زمانی تورکی وانە. ئەگەر بەشێکی بەلای کەمەوە 150 یا عەرەبیە یا مستەڵەحێکی کوردی لەگەڵە. بەڵام زمانی کوردی ئەوەندە دەوڵەمەندە پێویستیمان بە زمانی تر نییە. و ئێستاکە زۆر دەوڵەمەندتر بووە لەم ئەخیرە خلاری ئەم 15-20 ساڵە ئەوەنەی تر دەوڵەمەند بووە. بۆیە بەڕاستی ینی چەندێک گرنگی پێ بدەین ئەوەندە کەمە. خوێنەری کتێبەکانم وەکو بۆ نمونە شەعر و ڕۆمان چکە زۆرم حەز لە کتێب خوێندنەوەی وەم شتێکی زۆر باشە. بەڕاستی کردنەوەی ئەم پێشانگەیانە زۆر باشە، یعنی هەموو جۆرە کتێبێکی لێە توانین سەری هەموو نەوەکەیت و هەموو نەوەیەکی لێ. من زیاتر شەعر هیوادارم زیاتر خەڵکەکە سەردان بکات و چکە هەتا زیاتر سەردانکەی چۆن بڵێ خەڵکەکە زیاتر یەن و زیاتر شتەکە بەرەو پێشەچێت. شتێکی زۆر باشە. گەورەکان هەیە، خەڵگەیان بینێ، خوێنەری خوان ئەیان بینێ، قسەیان لەگەڵا ئەکەن. لەمان کاتە ئەمە تەساڕۆکی سەقافی وایە، خەڵکی هونەرمەندە، ڕۆشنبیرانە، ئەدیبانە، وەرزجوانانە، خەڵکی ئاساییە لێرە کۆبوونەتەوە کەوا بتواننکەوە خەڵکاتێک بینێ. مەسەڵەن هەندێکمان هەیە سوشیال میدیا ئەیان بینین وەکو ڕوبەڕوونان، ینی ڕوبەڕوونان بین وەکو ئێسەکەیان بین. لەوانەیە ئێمە هەندێک پرسیارمان هەیە لەو بەڕێزانەکە کۆمەڵ بابەتی جدی پێشکەشەکەن لە سوشیال میدیا، بەڵام کاتێکە دێنێ ئێرە ئێمە ئەتوانین ڕوبەڕوو پرسیارەکان لەگەڵ وەکو ئەوە نەکەین بە کۆمنت تەشتیان بۆ بنووسین وەڵامێکی کاڵ و کورچەی. بەڵام کاتێکە لێرەدا ئەنجین بێکەوە ئەتوانین لە یا قاوێکی لەگەڵا ئەخۆینەوە، ئەتوانین ئەو شتێکە مەبەستمانە لەو کەسە ڕۆشنبیرانە بەربگرین. بۆیە لێرە زۆر گرنگە ئەم پێشانگەی کتێبی کوردیە.